بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای هەفتەیەک لە پەیامەکەی ئۆجەلان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیا شەڕی نێوان تورکیا و پەکەکە بەردەوامە. لە حوتیەم مانگە ئۆجەلان لە پەیامێکدا داوای کرد پرۆسەی ئاشتی دەست پێ بکرێتەوە نیگەرانی خۆی لە بەردەوامی شەڕ دەربڕی و ڕایگەاند ئامادەیە و دەتوانێت لە ماوەی هەفتەیەکدا شەڕ ڕابگرێت. بەڵام تاکو ئێستا تورکیا و پەکەکە کاردانەوەی پێویستیان بۆ پەیامەکەی ئۆجەلان نەبووە. بە میواندەرێک لە بەڕێزان لە هەولێرەوە عابدیکە نوێنەری هەدەپە لە هەرێم هەروە لە کوێتەوە مەریوان تیاووک شارەزای کاروباری تورکیا تاو توی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. دوای هەفتەیەک لە پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی شەڕی نێوان سوپای تورکیا و پەکەکە بەردەوامە. لە نوێترین پەیامیدا کە ڕۆژی حوتیە مانگە بڵاوکرایەوە ئۆجەلان داوای دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی دەکاتەوە. ماوەی 35 ساڵە شەڕی نێوان تورکیا و پەکەکە بەردەوامە و تەنیا لە پارتی کرێکارانی کوردستان 50,000 کەس گیانیان لەدەستداوە. عەبدوڵڵا ئۆجەلانیش لە پەیامەکەیدا ڕایگەیاندووە لە سیاسەتی شەڕ و ئاڵۆزی نیگەرانە و سووربوون لەسەر و سیاسەتەش ئەنجامی قورستر لەگەڵ خۆی دێنێ. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا ئۆجەلان بە دەسەڵاتدارانی تورکیا دەڵێت دەتوانێت لە ماوەی هەفتەیەکدا ڕەوشی شەڕ و ئەگەری شەڕ نەهێڵێت و چارەسەری بکات. دەشڵێت وەرن پێکەوە کێشەکان چارەسەر بکەین و من بۆ چارەسەری گرفتەکان ئامادەم. دەبێت دەوڵەت و عەقڵی دەوڵەت ئەو ئەرکەی کە دەکەوێتە سەرشانیان پێی هەستن. سەرەڕای پەیامەکەی ئۆجەلان بۆ دەستپێکردنەوەی ئاشتی بەڵام سوپای تورکیا لە بۆردومانکردنی بارەگاکانی پەکەکە و ناوچە سنوورەکانی هەرێم بەردەوامە. پەکەکەش لە چەند ڕۆژی ڕابردوودا لە باکووری کوردستان چەندین چالاکی سەربازی دژی تورکیا ئەنجام داوە. ئۆجەلان پێشتریش چەندین جار لە ڕێگەی پەیامەکانیەوە هەوڵی بەرجەستەکردنی ئاشتی داوە. دیارترین نیشان دەست پێشخەریەکەی ناوبراو بوو لە نەورۆزی ساڵی 2013 کە تێیدا داوای کرد هێزی چەکداری پەکەکە تورکیا جێبهێڵێت و دەسەڵاتدارانی وڵاتەش دان بە مافەکانی کووردا بنێن. بەڵام دوای ساڵێک و 3 مانگ دووبارە شەڕ دەستی پێکردەوە. هاوکات دەسەڵاتدارانی تورکیاش نەیانتوانیوە سوود لە پەیامەکانی ئۆجەلان بۆ کۆتایی هێنان بە شەڕ وەربگرن و چەندین جاریش بەڵێنی چارەسەری پرسی کوردیان داوە بەڵام جێبەجێیان نەکردووە. لالایەکی دیکەوە کوردەکانیش چەند پەیامێکی ئۆجەلانیان پشتگوێ خستووە. لەوانە پەیامەکەی لە کاتی دووبارەکردنەوەی هەڵبژاردننی سەرۆکی شارەوانی ئەستەمبوڵ لە مانگی حوزەیرانی ئەم ساڵدا کە تێیدا داوای کرد کورد لە نێوان کاندیدی پارتی داد و گەشەپێدان و پارتی گەلی کۆماری بێلایەنی هەڵبژێرن کەچی هەدەپە لە سەر پشتگیری کاندیدەکەی جەهەپە بەردەوام بوو. پشتگیریەکەی هەدەپەش سەرکەوتنی ئەکرەم ئیمام ئۆغڵۆی کاندیدی جەهەپەی لێکەوتەوە. ئەمەش ئاک پارتی و ئەردۆغانی تووڕە کرد. لای خۆشیەوە سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی هەدەپە کە ئەویش ئێستا لە زینداندایە لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە پێناو چارەسەری کێشەی کورد هەدەپە کار بۆ کاراکردنەوەی پرۆسەی چارەسەری دەکات. بێ هەدەپەش تورکیایەکی دیموکرات بنیاد نانرێت. هاوسەرۆکی پێشووی هەدەپە ئەوەش دەخاتە ڕوو هەدەپە زەمینە بۆ هەمواری دەستوری تورکیا خۆش دەکات بۆ ئەوەی مافی کورد بە پێی مادە یاسایەکان دەستەبەر بکرێت. با بڕوای چاودێرانی دۆخی کورد لە تورکیا دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی لە ئێستادا لا بەرژەوەندی کورد و دەوڵەتی تورکیادایە. بە چارەسەرکردنی کێشەی کوردیش لە تورکیا کێشەی کورد لە ڕۆژاوای کوردستان چارەسەر دەبێت و کاریگەریشی لەسەر ڕۆژهەڵات و باشووری کوردستانیش دەبێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕە سوپاس بۆ میوانەکانمان گە سەرەتا بچینە هەورێر لای کاک عابدیکە نوێنەری هەدەپە لە هەرێم. کاک عابد زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا گە سەرەتا لەوە دەست پێ بکەین تێڕوانینی وەکو هەدەپە بۆ دوایین پەیامی ئۆجەلان لەبارەی دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی چیە؟ ئایا تاکو ئێستا هەدەپە بە فەرمی پشتگیری خۆی بۆ پەیامەکە ڕاگەاندووە؟ شێواش سپاس بۆ ئەژر بووی دەرفەتی بڕاستی چاقێ تەماشای دیرۆکێ دەرباسبووی بکێ ڕۆلێ برێز سۆجەلان ئێش بۆ ئاشتییا ناخۆی تورکیە مەسەلا کورد تایبەت لە باکوورێ کوردستانê li Tirkiye ji salê notî heta roja îro hewildanên birêz Öcalan çêbûne
gelek cara on zanın agirbest hatiye yekali hatiye dest pê kirin hêzê PKK xwestiya ji Türkiye hêzê xwe vekişînê ser Bakurê Kurdistanê tamîle em dikarin bêjin şer û alozî êdî rûnedin dîsa herê dawî on zanın pêyajûkê aşîtiyê dest pê kir 2013 bangê Birêswê Celan wî çaxî jî hebû ji bo PKK derkeve derve Sinûrê Türkiye yani vaya hemû çê hatiye ceribandin û ji salên hatî heta rojê îro Birêswê Celan li ser vê israr dike. Ne tenê li gîreva İmraliyê Birêswê Celan vê hewildanên aştiyane dest pê kiriye. Hêja li ser em dikarin bêjin ne li zîndan hêja ew katê ku Serokkomarê Tirkiye Turgut Özal bû jiyanê xwe ji dest neda bû wî çaxî gotûbêjên yê aştiyane li gel dewletê Tirkiye meselê Kurd were çareserkirin hewildanên Birêswê Celan çêbûn. Îro jî her ısrarê Birêswê Celan waye êdî ne li şer ber ku li şer de çareserî xwe nayîne şer de dewlet rûxandin dewlet afirandin dewlet avakirin ne tew xelaskirin nav li şer de va çil salê derbas bûyî hûn dizanin ji nava PKK û Kurda û her wiha bi derêdûrê gel dejin zêdetirî 50,000 însan jiyanê xwe ji dest da ji vana artêşa Türk her wiha Kurd Türk hemû netewil wê derê jiyan dikî yani şer çareserî nayîne ısrarê Birêswê Celan yê niha ji li gel parêzerê xwe hevdîtinên çiqez derfetê kin jibî dîsa bangê wî ji bo aşîtiyekê mayînde ji bo meselê Kurd were çareserkirin û heta îdadekî Birêswê Celan dibêje heger derfet bidin mical bide fermin belê ez dikarim eger aqilê dewletê jî bikeve mayetê eger dewlet jî pêgavekê bavêjin nava yek hefteyê de ez dikarim ev şerê ev qez mezin ev şerê ev qez em bêjin 40 salî tê meşandin ev şerê netinê li Tirkiye hûn zanin li ser Sinûrê Başûrê Kurdistanê û heta bi giştî Tirkiye şerekê li hemberî Kurd şerekê PKK li hemberî artêşa Türk û her wiha bi seran serî Kurdistanê şerek tê meşandin ez dikarim nava heftiyekê de vî şerî dawî lê bînim kotayî lê bînim ji bo dewleta Tirkiye hikûmetê AKP jî vê firsetekî mezin e divê vê firsetê rojek ji pey rojê ew mabesta Birêswê Celan tenê ne hikûmet aqilê dewletê jî divê dewletê yani viya tê olê ku hinek kes belkî dixwazin wî bersiva Birêswê Celan bide pêvajûyek were dest pê kirin şer were rawastandin ji ber ku navxweya Tirkiye ji derveyê Tirkiye dîplomasiya Tirkiye aboriya Tirkiye nava civaka Tirkiye jî êdî vî şerî naxwaze ew aqilê dewletê jî heger bikeve navberê û bangê Birêswê Celan guhdar bike pêngavek were avêtin ez biwarim pêngava ya sereke ya destpêkê yê ji aliyê PKK ve ji aliyê Birêswê Celan ve were dest pê kirin yani viya firsadeke dîrokî ji bo gelê Tirkiye ji bo gelê Kurd jî Bale spas dikim dategrim û lay birezit taku êstaya bi fermî HDP û PKK pêşgiriyan lew مثلا کردیا خود دولتی ترکیه کردن و چون بوده گرم ولای برز دگر بسینی لایکاک مریوان تیاوک شارزای کاروباری ترکیه که لکویت و لکالمانا کاک مریوان زو سپاس با برز دموی سرنجی برزش بزنم سبارت با دوین پیامی و جلن لحوتی مانگه کبلاو کرد داوی دست بکنوی پروسه آشتی که آیتا کویستا هم لایان ترکیه هم لایان پکش و یعنی دست پیش خریه با قبول کردنی ام پیامی و جلن كاك حكيم دنجد زوبو زوانا بيشتي بسم الله الرحمن الرحيم جيجني قربان بيروز باي همو مسلمان لكن كاك بروسي اشتي اك بارتي وكو ديزاين كلا دواي او هالبجاردين كوتاي سلوك اردوغان برسمي داوي دسخوشي وداوي سباسي كد لكل تینی کورد لترکیه کرد استش ترکیه اک پارتی دیوی فرصت بینتو بو او پروسه آشتی دست پی بکتن بلام سکتن شتیشی ما ولایوی که او پروسه دست پی بکتن اوی شویه که لوانم ناوتی آرامی که دروز دکری لکردستان سوریه لبر هندی استکا راوستاو یعنی هندک
سیستی لە خۆی دەبینێ بەڵام وەکو ئەوەش هێدەپەش سزایی تەمەلی پێش هەفتەچی لە کۆبوونەوەی لەناو پارتەکەی خۆی بە ڕسمی و ئاشکرای داوای ئاشتی کرد لە حکوومەتی تورکیا کە پرۆسە ئاشتی دووبارە دەست پێکاتەوە هەروەها داوای لە جەهەپەش کرد لە حزبی جمهوری تورکی کرد داوای کرد کە ئەوان پشتگیری هەدەفە بکەن لەو پرۆسەی ئاشتی کە ئەگەر ببیتەوە دووبارە دەست پێکاتەوە لەگەڵ حکوومەتی تورکیا وەکو گوتم حکوومەت تورکیاستەکە پێویستی بە چەند ئەوەی هێزی هەیە کە ئەو پرۆسە دووبارە دەست پێکاتەوە پێویستی بە هێزی هەیە کە هێزی وەکو هێزی سەرباز ناڵێم بەڵام هێزی سیاسی و هێزی ئەوەندە چەند خاڵێکی بەدەستەوە بکە ئەو پرۆسە بە چاچی بەلاوە دەست پێکات ئەویش یەک لەوانم ئەو کێشەی کوردی سووریەیە کێشەی کوردی سووریا شیمالی کوردی سووریا یعنی ئەوەی کوردستانی سووریا لەوەندە ئارامی منطقەی ئارامی و دەناسی ئارامی کە تشکیل کرد ئەمریکا کەستا گەیشتە پێکهاتنەچ کە بە هەردووچیانەوە ئەو ناوچە ئارامیەوەی بپارێزن لەلایەن تورکیا و لەلایەن ئەمریکەوە کە قوڵای 5 کیلۆمەتر لەناو سووریا بەس کاک مەریوان تاکو ئێستا دەسەڵاتدارانی تورکیا پێشوازیان لەو پەیامەی ئۆجەلان کردووە یاخود هیچ کاردانەوەیکیان هەبووە لە ئاستی بۆ سەر و کۆمار و ئەتا بەرپرسانی پارتی دادوگەشە پێدا؟ ئەکید مثلا یەک لەو شتانە کە مەزانی من کە پاش هەر بژاردنەکەی کە لە ئەستەمبۆڵ کرا ئەوجەڵان پەیامێکی دابوو کە بۆ هەدەفە کە پشتگیری ئەک پارتیکەن بەڵام ئەوان پشتگیری نەکە بە پێسەوانەوە پشتگیری جەهەپەیان کە نازانین کە جەهەپە هەر بەدەی زمانەوە جەهەپە هەر دوژمندایەتی کوردی کردووە ئەوە لەلایەکی بەڵام ئەک پارتی ئەوەی تەبەی ئەو پێشبین دەکرد ئەکبەت لۆچکە یەک لەو شتانە کە هێشتی ئەوەی پارێزگاری عەبدوڵەوزەم سەرلای بەڵێ ئەوە یەک دومینیش ئێستاکە لەناو ئەوە چ دەڵێن خەلفە کەوالیسی لەناو ئەک پارتی ئەو گفتوگۆیە هەیە کە احتیمالی هەیە صلاح الدین دیمیرتاشیش قەزەکەی بدرێتە محکەمە و کە دووبارە محکەمەکرێت دووبارە بەوە کە بە کەفالە دەبێتشێنش بە هەر بڕێگایەکی بکە بەری بدەن یعنی ئەو گفتوگۆیش هەیە لەناو خەلفە کەوالیسی یعنی لە پشت پەردەی سیاسی لەناو ئەک پارتی لەناو ئەک پارتیش بخۆشان لەناو پشت پەردەی سیاسی ئەک پارتی و لەناو سیاسیەکانی تورکیا حکوومەت ئەو گفتوگۆیە زۆر هەیە ئێستا دێتە بەرجۆ کە پرۆسەی ئاشتی لە کوردان دووبارە دەست پێکەچکەلەوە ئەک پارتی گەیشتە و خەناعەتەکە جمهوری کوردی زیاتر لە جمهوری قەومیەکان کە هەدەف مەهەپە بوون کە ئەویان گەیشتنەوە کە ئیتفاقەکیان هەبوو لەگەر مەهەپەی بحقيقة يعني أو اتفاق جێگای خۆی نەبووچکەلەوە جمهوری قومی کەمترن لە جمهوری کورد جمهوری کورد توچێ بەوە ئەک پارتی زۆر گرینگە ئەوەش گەیشتەوە قەناعەتی کە ئەو جمهورەی کە دووبارە بتوانێت ئەو جمهورە بەولایە خۆی ڕابکەشتن مەجبورە کە پرۆسێکی ئاشتی دووبارە دەست بکاتەوە بلا خاصەکە حکوومەتی عراقیش گەیشتنە وەکە گەیشتە اتفاقی لەگەر حکوومەتی تورکیا کە مەسەلەی پەکەکەی لە سنجار و لە قەندیلی کە بتان کۆنتڕۆلیان بکەن و لەبەر هەندێک ئەو چەند مادەمەیە ئەو چەند خاڵەمەیە کە تورکیا گەیشتە خاڵی کۆتایی لەگەر ئەو چەند وەکو گوتم کوردستانی سووریا ئەو منطقەی ئارامی و لەگەر ئەو مەسەلەی پەکەکەی لە قەندیل و لە سنجارێ ئەوانە کە چاکە و گەیشتە حەلەکی لەگەوارم تورکیا دووبارە پرۆسەی ئاشتی کوردان ئەمنیش گەیشت دەست پێکاتەوە سوپاس دەکەم کاک مەریوان کاک عابد ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزە سەبارەت بە هەدەپە تاکو ئێستا چۆن پشتگیری ئەم پەیامە دەکات یاخود دەبێت دەوڵەتی تورکیا شتی بکە بەوەی کە لە ئێستادا ئەو کارانەی کە بیکاوکو ئەوەی کە بۆ ئاسایکردنەوەی دۆخ ینی بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ دەبێت چی بکات جخوا بانگی هدپیج خبات هدپیج تکشتین هدپیج داده یک جز بو عالیه که قانون بنگهی ترکیه وره گوهارین آماده کاری بده که پروژه که پیشکشی گروهن لپارلمانتو ترکیه ده که لجهپ لآکپ هر واحد پارتیان دی و عالیه دی بگمان یعنی هدف پیشگیری تم نه ایرو هر جاره پیشگیری پیام برای سویجالان کریه بنر برای سویجالان تم یک تشتاکی دی بیجه
خط من خط ای سیمینه از آلترناتیف سیستم ایرو روشات ناوراست تیمشاندن به نمونه ول روجاوای کردستان اجه چند ساله اون زانیل تیمشاندن یعنی همان تشت جبو استانبول جه بو هربجاتنا استانبول جه یعنی ویا از بارم غلط هاتیا فهم کردن شاش هاتیا فهم کردن شاش تیگهشتیا برای سوژران نگوتیا بلا کردنگی خوابدن AKP و بو ام پروژه که دست بکردن برای سوژران گوتیا دنگی خواه کرد دوستین کردا کسین دموکرات خواست کسین هر وها بخوازن کماره که دموکراتیک لوی والاتی ده ورجیان کرن و کویان گلان شوا که دموکراتیک لوی والاتی وره مرشاندن و ناس نامه و هبونا همو گلان لوی پارلمنتوی ده آنجی لوی کماره ده ورجه کرن کرد و دوستین کردا دنگی خواه استراتژی بکار بینن اوجه دنگی استراتژی مابستوی خط سیمین خط سیمین هر وها پیام بروسوی جلان جو بگمان یعنی ام مینا هدفه چا بروسوی جلان دبیجه از او پیواجوی دالما باشه ای 2013 و حتی 2015 دای دست پیکرن از دویمه ام جو مینا هدفه ویا اشکره دبیجه ام جو لگل وی پیام نه ام دخوازن مسئله کرد چاره سر بکن ام دخوازن مسئله کرد لسر میزه گوتو بیش پیواجوی 2013 حتی 2015 هاتی مشاندن جارک دی اموی پیواجوی دوباره بکی ام بکارن مرحله که دی در باسی پیواجوی هنه که گاوه بنگهی ببه باندور خواه ویا لسر روجاوای کردستان ایجی دکی بگمان یعنی بنر بله بلام رخنه یعنی برای سوی زنان دبیجه پیام خواه در دبیجه از فرم بور بله فرم yani böyle sözlerden de bece az duhazım bu Kurda reye ki şune ki vekim yani mabasta bir tünel Bakure Kurdistan'ın ne leser sinure Bakure Kurdistan'ı o Rojava Kurdistan'ı o havldan havditen jberku biraz Abdullah Öcalan via gotu bu beşe halbijatine gotu bu hager pişti çıl roja mangek du mange va havditina da dest bekirin diyara belki hükmece devlece bu hazır penga ki bavece اگر و هفتیتنا خود بو پشتی هلبجاتن استانبول A23 او مانگی درباس بوی دیاره نیت AKP تونه نیت AKP انجی دولت پیواجوه که نو دست پی بکی تونه نهاج امن زانه یعنی صادف صد مینا هدف هفتیتنه دولت و برای سویزلان تی مرشاندن نای مرشاندن براستی ام ویا زلال نزانه برکو چاخی به از بایم جی رای گشتی رجی وره اشکره کرن بس ما بس برای سویزلان اول آشتی که ماینده هر وحال روجاوای کردستانه و لباکور کردستانه و اف شهر دلتینی ناو باشور کردستانه جه روزک پی روزه ولی رواستاندن ام جمینا هدف پیام برای سویزلان به وی آوایی دیگرین دست و ام وی آوایی پشگریج دکن و ام خبات وی ام بدن دست بکرن و بدن مرشاندن حتی ام بکار من قانون ترکیه ای بنگهی وره گوهارتن و مافی کردار تیده وره ناسین بله بس او رخنه که هدف دەگیرە یاخود لە دوای پامەکەی و جەران لە هەڵبژاردننی بڵین مانگی حوزێرانی ئەم ساڵ بەوەی کەوە بە شێوەیەکی ناڕەنگیرا و پشتگیری کانیتی بڵین پارتیگەلی کۆماری جەهاپەتان کرد ئەمە لادان نەبوو لەو هێڵە سێمەی کە ئۆجەلان داوای کرد کە بێلایان بن نەدەنگ بە ئەکەپە بدرێن نەدەنگ بە پارتی گەلی کۆماری بدرێت نخ yani mabeste mi ne o mabeste Brezilya Zeland jukha Brezilya Zeland peşi çend salı jidi be CHP heger partiye ki kaşu embejin sosyal demokrata de ve berpısyarı xwa sosyal demokrati be karbine heger çevkire heger sosyaliste anji heger sosyal demokrata duxaze rol xwa misyonu xwa berpısyarı xwa be cebine dukarın henek dere penga ki bu peşaruza Türkiye و her vaha ve kaviya Kurd و Türk و netevendil Türkiye'de bıkarın penga ve ki babıcıl hemberi destlatariya iru em dikarın bejin 16-17 sala li ser kar CHP'de dikarı penga ve ki babıcı mabesti HDP ju Brez Öcalan jivabu yani Brez Öcalan ne gotiya dengi xwaj bu AKP karbine ji bu CHP kar neyinin ancak belayan bebinin tam beruvacı yani denge xwe bi strateji bi karanın mana xwe pişgiri anjî ne em dikarin bêjin bawer ki bale
سوپاس دەکەم دواتەگەڕێمەوە لای بەڕێزت کاک عابد ئەگەر بچینەوە لای کاک مەریوان. کاک مەریوان سەبارەت بەوەی کە بەڕێزەوتت ئەکەپە هەڵە بوو لەگەڵ ماپە پارتینەتەوە پەرست لە هەڵبژارنەکان بەیەکەوە بوو کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە پرۆسەی ئاشتی کاریگەری خراپی لەسەر پرۆسەی ئاشتی هەبوو. اینجا مەسلەی نزیکبوونەوەی هەدەپە و جاپەش پارتیگەری کۆماری ئەویش کاریگەری خراپی لەسەر پرۆسەی ئاشتی هەیە؟ لەبەر چێمە دەبێت کورد لەوەی نزیک بینەوە کە کورد دەمان زانین دژمنمان چیە دۆستمان چیە، بەڵام حقیقەتەوە دەبێت بزانین کە جاپە لەوەتی 1920ەوە هەتاکو ئێستا کە هەر دژمندایەتی کوردی کردووە. ئێستا کەمە مەسەلە چی کوردی هەدەیە دژمنم دۆستمان، بەڵام ئەوان بە پێچەوانە شی کردەوە بۆ خۆیان هەدەفە. ئێستا کەم دەزانین کە جەهەپە لە دەر زەمان و هەر دژمنانی کورد بووە. چۆن دەبێت مەستەکە دۆستایەتی لەگەڵ بکەون کە لەگە ئەو کەسەی بکەوێتن کە دژی ئەوەی بوو کە کورد حەقی بخورێتن کە ئەک پارتی و ئەک پارتی هەر لەوەتی دامەزراوە هەتاکو ئێستاکە لە 2002 هەر لە هەوڵی ئەوەیدا کە پرۆسەی ئاشتی لەگەڵ کوردان و چینی کورد بەرەو باشی باتن و چکە لایەن ئەک پارتیوە بە شخصی ئەردۆغانەوە بەڕاستی حقیقەتەن ئەمن لە ناوی ئەم دەزانم چۆن تعامل لەگەڵ مەسەلەی قەزیەی کوردی دەکەن کە چۆن لای وان کورد چۆنە و دەبێت چۆن بەس کورد نە چینی کورد بیان تورک بیتمیان عەرەبیان شەرکەس بیتن مەسیحیەکان بن یانیشی هەتا علەویەکانیش کە مثلا کە چۆن ئەک پارتی لەگەیان تعامل دەکاتن کوردیش کەمان زان لە پێشی پرۆسەی ئاشتی کە 2013 دەست پێ کرد. ئەمش منزنێ ئەو کەسانم کە لە پرۆسەی ئاشتی بەشدار بوون کە چوومە زۆر لایەنی شارەکانی کوردەکانی وەکو دیاربەکر و مووش و سیرت و ئەوانم کە پێشتر کورد چۆ بوون ئێستا چۆنم. ئێستش حقیقەتەن ئەک پارتی دەیەوێتن، بەڵام ئەوە کاتی دەوێت کاتە بگاتە ئەو بگاتە حەدی ئەوە کە بێتە سەر خەتی دووبارە دەستپێکەوە. بەڵام ڕەنگە خەڵک بپرسێ بۆ نمونە لە دوای 2001 ئەک پارتی مثلا چی بۆ کورد کردووە، دوایش دێنە سەرەوەی مثلا جاپا ئێستا بڵین ڕوئیای نەگۆڕەوە یاخود هەمان تێڕوانینەکەی پێشتووی کەمال ئەتاتورکی هەیە کە زۆر دژی کورد بووە. نەخێ حقیقەتەن جاپەی تێڕوان نەگۆڕای ئەو کەسە دەرێن گۆڕایەوە کە هەندێک برانی هەدەفە دەبیتیان هەندێک برانی کوردەکانی خۆمان ئیعلامی کوردەکانی کوردستانی عراق تەماشاکە هەموو بە جاپە بە چاوەکی دۆستایەتی دەبێت جاپە دەکەم بەعکسەوە جاپە هیچ نەگۆڕاوە بە پێچەوانی و ئێستا کە چینی نوێی جاپە زۆر دژمندارێتی ئیسلام و دژمنداری کورد دەکەن، یعنی ئیسلام بە هەموو جۆرەکەوە دژمنداری دەکە ئیسلامیەتی، یعنی بەڕاستی حقیقەتەن ئێستاکەوە مثلا مدیر بەلەدی جاپە لە ئەنقەرە من خۆم لە ئەنقەرەوە ئێستا زانم ئێستا دەستی پێکردەوە دەرێتن ئەو کەسی ڕیشە بێ ئەو کەسی سمێلە هەبێتن ئەو کەسی حجابی ئافرەت نابێتن ئەو دەستگایەکانی بەلەدیەی لە ئەنقەرە. تەسەوور کە ئەوی باش ئەک پارتیەوە 5 ساڵ 20 ساڵ ئەویش دەکە لەسەر ئەوەی کە جاپە گەڕاوە سەر پێشی 2000کەرەوە، یعنی جاپە هیچ هەڵوێست نەگۆڕاوە. ئەوەی دەلێ گۆڕاوە زۆر هەڵەیە بەڕاستی حقیقەتە زۆر دەلێن هەڵەیە کە هەڵوێستی جاپە گۆڕابێت. جاپە بەس تەنها ئامانجێکی بوو لەو پشتگیری هەدەفەی بۆ کرد، ئامانجێکی بەوەش گەشتە ئامانجەکەی خۆی لە ئیستانبول لە مدیر بەلەدی ئیستانبولی کە بردیەوە، بەڵام ئێستا کە بە حقیقەتەن هیچی بۆ ناکە بۆ کوردان ناکە. ئەمە بەخۆم باشایدادوەشەکەیان چی بۆ کورد کردووە، ینی بۆ نمونە کاکە وڵای ئەو کەسی کە حقیقەتەکەم ئەو کەسی چای خۆی دەپۆشیتن بەرامبەر کە ئەک پارتی تیک دێ بۆ کورد، یان بەڕاستی ئەوە یان نەفاهمە یان نەزانێت. لۆ چکەم بەخۆم کوردم دەزانم لەنەوە هەشتا دەزانم لە تورکیا لە ئەنقەرە و لە عاسیمەی جەرگەی حکوومەتی تورکیا من دەزانم چۆن کەمە لەناو ئەکبار تەسەووەر کەم ئەم کابرایەکی هەولێریمە کابرایەکی ئیسلام کابرایەکی کوردم باشە لەناو ئەک پارتی کەسی بەمیان نەگوتێ هەستە بە بێلایەنی ڕۆژی بەمیان نەگوتێ ئەوە کووردە بەمیان نەگوتی ئەوە هەولێری چتیۆها نییە. دوایە کورد پێشتر ئەمە کە چوومە تورکیەوە و هێشت ممنوع بۆ جار نەمان دەوێت بە کوردی قسە بکەن لەناو تورکیا هەر کوردەکانی خۆت. ئەمە برادرم شەریکی خۆم خەڵکی دیاربەکر شەریکە لەگەڵ من خەڵکی دیاربەکر کوردی قسە ناکەن دەمنوو کوردی قسە ناکەن وەڵام ممنوع بوو. باش کاکە ئێستا کە پارتی مەکتب بە کوردی کردیتەوە جەریدە بە کوردی قەنات تەلەڤیزیۆنی حکومی بە کوردی هەیە ئێستا کە تەرەتەی کوردی هەم پرۆگرام بە کوردی سۆرانی بە کوردی بادینیش ئەو قەنات تەلەڤیزیۆنی جلوبەر هیچ پشتگیریەک جلوبەرج نییە مەکتەبی بە کوردی
جريدة بكردي دزقا بكردي لتناو دزقا استكلم محكمة كانش محكمة منطقية كردستان تركيا برو هرتس محكمة شيء أجتوا بدك تشيد محامي يعني إيش حاكم طان لخو بكردي لقى قصتك يعني قرار درتو باش دواء أو تيدو دواء قصتي ما مزرعه يا أخو عفوا ما مزرعه قصتي أبو 2000 إنه يقول كاتي سلاحنا ما وكاتي قلم هاتوا ده ناو باش لبي كردي تركياش بقلم حول بين حكومة نقبة سلاح دواء وش نمونة أكبرت دلنتيك بكرد كاك هر أو جورتين ديمقراطية اللي أكبرتي وبكرد كهش تي بين ناو برلمان ناو مجلسي باش أما 2015 لو أو بيش دواء أو هالبجان آخر سن عندهم برلماني بالنسبة شيء هشتا عندهم برلماني هبو هدفه باش أو حزب كردية يعني بيزقل حزب تيش كردية هدا بار هي يعني أوانا قمة ديمقراطية أجا ديمقراطية بدكتاتوري بدهن براند الهدف ديمقراطية بس أصلا أو كردانا بيننا وبرلمانيش. بله سپاس بله بینی رای درست ناوبرش کرد دو تا دگرین ولای میوانه کمان لهولید لگم آمینه. توپ آرت تاکبریکاری توری میدیایی کامل با دروست کردن و بلاو کردنوی ریکلام توپ آرت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی تێک لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. توپ آرت تاکبریکاری توری میدیایی کامل با دروستکردن و بڵاوکردنەوەی ریکلام توپ آرت. زارێکی سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک عابد گوێرەمە و لای بەڕێز سەبارەت بەوەی کە خۆش دامەژت پێکرد ئۆجەلان لە پەیامەکەی حوتی مانگی ڕابردوو باز لەوە دەکە کە لەمەوەی هەفتەیەک دەتوانێت شەڕ ڕابگرێت بەڵام ئەوە کێ کە دەست پێشخەری ناکات دەوڵەتی تورکیا یاخود بڵێن لایەنی کوردی پەکەکەیە کە دەست پێشخەر نین تاکو ئێستا مەسەلەن ئێستا هەفتەیە کە پەیامەکە بڵاو کراتەوە بەڵام شەڕ هەر بەردەوامە. از دخوازم اگر مجال هبه دو گوتنال سر وضعی آنجا روشه AKP و CHP لهمبری کرده او ماموستاج آنی زمان براستی مینا کرده که کسی کرد تایبه جبا کره کردستانی همو جیان مل ترکیه درباز بوی و او 13-17 ساله AKP لسر کار کرده که لکودر جیهانه بلا به هگر هجا روش AKP هەمبەری کوردان نازانێ بە ئەو بوو مە خەمگینیەکی مازنە ما مستاد بێژە ڕاستە CHP دژمناتی هەرێ مازن سەر کوردا CHP دایەمەشاندن
سال 1920 حتی روز ایرو یعنی چی کنکوژی لسر کرده هاتی مشاندن CHP لناو ده CHP لسر کاره انویا دزانن باز گلو AKP و 15 سالی 17 سالین داوی ده لسر کار تنه به حکمت سر خواه به دستلاتدار و گلک پیشگیریه کردان AKP استاند اون دزانن حتی نها چیه کرده قبول کریه نه ما مستا زمان کردی قبول نکریه زمان کردی قدخه بلا بوتا مزگینی به پرورده کردی قدخه هبونا کردی قدخه پیوا کردی لپارلمنت و ترکیه به جزای پره به قدخه یعنی وان تش گاوک تنی جبو کرده جبو هبونا کرده جبو قبول کردن کرده هاتیا قبول کردن آلی AKP و نه هیچ تشتکی جبو کردن هاتیا قبول کردن ناسنامه‌وی هبوناوی کلتراوی و جغرافیا کردستان ایجه بیله باکوری کردستانی لوی خاک کردستان پیروز باشور کردستان ایجه قبول ناکه دبیجه کردستان کتونه یعنی AKP خودی وی ذهنیته AKP اون زانن 2016 15 باجارین کرده رو خواندن کنکوژین مزن سری کرده ده آنین یکم جاره لپارلمنت و ترکیه افقاز اندام پارلمنتر عالی حکمت عالی دستلاتدار و هاتن سجکره نواده برای سرحاتین دمیر تاج تیده صد زیادتر شارداری عالی گل و هاتی هلجاتن عالی AKP و عالی که نحقی به حقوقی قایم آویتن یعنی آنها هموش که چاقی تو قالا اسلامیت اوجد بکی نل اسلامیت ده نل انسانیت ده تشتکی افقاز نحقی افقاز به حقی افقاز انکار کردن خود تعالی دای یا زمان یا هبونا انسانا یا نتوا نه قبول کردن افج عالی AKP و همون هاتین بکارانین بو AKP بو کرده چی کریه یک دربی که بیجی AKP ویا کی HDP آستانگ بیه نه تشتکی رنگی تونه تشتی هری مازن کنکوژی هری مازن اسیمیلاسیونی هری مازن قرکرینی هری مازن لدور AKP دلهم بری کردان نه تنیل با کردستان لهر چابش کردستان لکودر جیانه کرد گاوه که باویجن AKP هم بری به آستانگه رفراندوم باشور کردستان اجل برچاوه ایرو سر سینوری باشور کردستان اجل برچاوه زاروکن مندال شرمه اجل باشور کردستان تی بالا فرگین شر دولت ترکیه بلام که عابد همون چیل برچاوه yani edi de em rastiye bale. Bale bas eğer parti AKP bizanim yani eğer parti geli komari partiki Kemal Atatürk اوی که مثلا جورگلا نزیک بونوی ایوه هبو هدف لگال partiki eğer او بیت وستر کار دوخی کورت خرابتر نابت باورکن هیوی که مج CHP نینی ما بس تیمه اوازیدتر نتنه هدف همبری دستلاداری تکوشیم بده دوی حزب اندیجش برکو دیکتاتوریه که لترکیه تیمه شاندن نحقیه که همبری جواکا ترکیه با عام بگجرسی تیمه شاندن تماشای روشا ترکیه بکن کمارا ترکیه اوه آتیا 100 سالیه خواه حتی امکارم بجر روژه رو هر ازیدتر لدور طایب اردوغان ده اتفاق AKP و MHP ده ترکیه هر برو خرابیه دچل برو زحمتیه دچه عالی آبوری دیپلماسی جیران الهمبری کرد نتویندی اجبوی مابست ما و ایدی نتنه مینا هدفه ام دخوازن CHP جن همبری و دستلاتداری اف دستلاتداری بروخه اگر اف دستلاتداری نروخه او روش کرداج و جواکا ترکیه زحمتر ببه از دیسا دوباره بیجم هیویه مج اکرم اماموغلو وک سر و شارداری استانبول تونه هیویه مج کمال قرجداروغلو CHP تونه هیویه مج هبونامه گلمه و هر بها یکیتیه گل کرد و هر چابش کردستانی تکوشینه مه هیا و ام دخوازن هر کسی به ویری دموکراتیک و هر سیاست دموکراتیک پیش بخین هر کس بر پرسیاری خو وظیفه خو به کار بینه به جه بینه ما بس تیم اوج CHP نه CHP AKP MHP بوم کس فرق نی چاخ سر خاکی باشور کردستان تذکره به فرمی پارلمان ترکیه ته اریکرین CHP اریدیکه چاخ لمبری روجاوال ته اریکرین CHP اریدیکه یعنی بوم فرق و جداهی عالی AKP و CHP ده تنه ام دخوازن و دیکتاتوری و دستلاتداری بروخینن هر وها کمارک دموکراتیک لی ترکیه ده پیک و جیان کرن ام دکارنه تکوشینی و بدن او ام تکوشینی زور باش کاک عابد بله سبارت بوی که دوای هفته مثلا تاکوی سکاردانوی کی
ئەرێنی هەیە لەلای هەم دەوڵەتی تورکیا و پاکەکەش چووکە باز لەوە دەکرێت کە پاکەکەش جیاوازی هەیە لەگەڵ مەسەلەن تێڕوانینی ئۆجەلان هیچ جیاوازێکە لە نێوان ناوەندی بڕیاری پاکەکەوەندەی کە بەڕێز دەست پێکرد بێت لەگەڵ ئۆجەلان بۆ مەسلەی پرۆسەی ئاشتی yani bêguman PKK îro yê li ser kar PKK ê tekuşîn dide PKK biryarê xwe naxwe dide li gel xwe dide bes her gotinekê Birêz Abdullah Öcalan ji bo PKK yani sadê sad em dikarin bêjin li bere çav digire û ser nirxandinê xwe dike eger pêşniyarî wê heye bi ser zêdetî dike kêm dike yê şerî bide rawestandin yê PKK bide rawestandin yê PKK ji Tirkiye bide vekişandin yê li hemberî Tirkiye bikare gavekê bavêje yekem Birêz Öcalan e û her wiha biryarê nihayî jê ê Birêz Öcalan e bes yani biryarê ê PKK jî bêguman rêveberî xwe heye her wiha tiştê îro li Tirkiye û Bakurê Kurdistanê û li başûr û bi giştî tê meşandin PKK navde jiyan dike PKK berî wê tekuşîn dide bes yani em dikarin bêjin heta no gelo micalek daye PKK pêngavekê bavêje ha PKK pêngavê çawa bavêje her û zanî şev rûj balafirgehên şer û ê bê mirov li ser hemû çiyayên Kurdistanê digere yani li benda Çînê PKK çivekî gelo heger dewleta Tirkiye yek gavên hemberî gotinên Birêz Öcalan bavêje ez barim PKK jî 5 gavê bavêje û her wiha rolê dikeve ser milê HDP jî HDP hazire amade ye wek pêvajoyê derbasbûyî şand bişîne nava Qendî nava İmralî nava dewletê de zor baş her wiha nava beşê diye Kurdistanê de çi bikeve ser milê HDP jî amade ye ji bo wê bez nihayî gotin ê Birêz Öcalan e divê herkes viya bi vîya wayî bipejirîne bigire dest pîrengî heger were avêtin divê yekem şert û mercê Birêz Öcalan divê were serrastkirin سوپاس دەکەم ئەگەر بچین و لای کاک مەریوان کاک مەریوان سەبارەت بە پێدوایە سەرزەمینە لەبارە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی و سەبارەت بەوەش کە کاک عابد تێبینێ بوو لە سەقسەکانی بەڕێزت پێوا بوو کە لە سەردەمی داد و گەشەپێدانە شت بۆ نمەشتی وەکو پێویست نەکراوە زمانی کوردی باسی کرد کە تاکو ێستاش لە تورکیا قەدەغەیەوە باسی ئەوەشی کرد کە ئۆپەراسیۆنی سەربازیە بووە لە شارەکانی باکووری کوردستان بەڕاستی حقیقەتەن ئەوە بەو کەسانە دەلێن وەکو کە نابین حزبی دادگۆشت چی کردووە بەڕاستی بەوانە دەلێن من نەفاهمن بەڕاستی دوور لە ڕاستیەکان زمانی کوردی ئێستا کە باشترین زمانە بەڵێ کاتی بەڵێ داولێبوون لە کاک مەریوان دەکەی کاک عابد گەرم و لابەڕێز سەبارەت بە پرۆژەی ئەوەی کە بەڕێز وت دێ وەکوە دەپێ ئێستا پرۆژەتان هەیە لە چوارچێوەکەی پەیامەکەی ئۆجەلانە لەگەڵ هەموو لایەنەکان تاوتوێی دەکەن ئەم پرۆژەیە yani projeme Mina HDP yek amadekariye kanunên Türkiye'ye bingehi vere guhartin. On zanın kanunê Türkiye'ye bingehi mafên gelatê de tuneye, mafê Kurdatê de tuneye, nasnamê Kurtê de naye nasîn. Ev kanunê bingehiyê Türkiye'ye inkılabê salê heştê aliyê darbeyê ê leşkerî ve hatî pêkanîn îja kanunê bingehî Türkiye vanaye. Em mîne HDP dixwazin vê kanûnekî ê sivîl ê medenî ê hemû gel û yani destûrê destûrî Tirkiye hemûar bikirêtەوە awakî fermî were qebûl kirin yani proje ê HDP yek cê sereke xebatê wê ji bo wê êdî nasnama gelê Kurd ji hebûna Kurd çanda Kurd perwerdeyê zimanê Kurdî her wiha wekheviya civaka Tirkiye komarek demokratîk were afirandin
proje HDP li ser ve xebatê HDP li ser ve û her wiha li gel çend hîzbên Kurdî êl Bakurê Kurdistanê ew pêk ve vê xebatê didin meşandin û evê proje bide radestî parlamentoya Tirkiye jî bike û banga wê ji bo CHP jî heye ji bo partiyê dî jî heye li ser vê bikaribin pêngavek were avêtin bikare qanûnê bingehî Tirkiye were guharin na heger yek al yek netew yek ziman yek hebûn li Tirkiye'de aliye em dikarin bêjin Tirkiye ve yek netew were meşandin wî çaxî hebûna Kurda her inkârkirine hebûna Kurda her neqebûlkirine yani mabest demiş bu mamustaje tiştekî Kurdî fermî nehatiye qebûlkirin li nivîsê an jî peyamê em karin bêjin qanûnên Tirkiye bingehî de mafekê Kurda tune mafê Ereba li wê tune Asûra Kildana tune Ermena tune yani HDP dixwaze wekheviya civakê li bin sîvanê parlamentoya Türkiye'de û her wiha li ser coğrafya Kurdistanê jî xweserî ji bo Kurda. بەڵێ پێ دوایە بەم زوانە پرۆسی ئاشتی دەست پێ بکاتەوە یاخود ئەگەر دەست پێ بکاتەوە سوودەکانی بۆ کورتچین چی لە باکووری کوردستان بۆ من لە پارچەکانی دیکەش ئەگەر پرۆسەکە دەست پێ بکاتەوە yani temaşekin demê AKP hatî li ser kar û heta çend salî aliye PKK ve aliye Birleşik Öcalan ve Agrbestek hatî bû dest pêkirin 2002 hatiye ser kar heta 2007-2008 em karin bêjin yani PKK hêzê xwe jî li Tirkiye kişandin her AKP hêz dibû her AKP li ser desthilatdariyê ma heta 2011 ya vî şêwazî berdewam kir nihat û temaşe dikî çiqa şer li ser taybet li ser Kurda ser siyasetê Kurd zêde kiriye êdî AKP jî têk diçe yani AKP hemû tiştî ceriban AKP ayîn dîn karanî AKP em karin bêjin girtinê siyasetmedara pêşiya siyasetmedara sicin kirin aparastunên leşkerî bênaver taybet 2015 heta rojê îro şerekî bênaver tê meşandin yani AKP êdî diroxe AKP viya sernexist mecbur ez bawerim AKP jî dibînê بەڵێ سوودەکانی چییە بۆ کورد کاک عابد بەگشتی êdî viya yani tiştê ji bo Tirkiye ji bo gelê Kurd jî her çabeşê Kurdistanê jî taybet bu Bakurê Kurdistanê jî ve rojek ji pey rojê şert û mercê Birleşik Öcalan were ser rast kirin pêngavekî aşîtiyê an jî em karin vê çareseriyê bi navê xwe çi be pêngavekî were dest pê kirin mafê Kurda êdî were erêkirin li Tirkiye'de êdî hebûna Kurd li avakê fermî rêveberiya taybetê ser heremê Bakurê Kurdistanê ji aliyê Kurda ve Kurdistaniya ve were meşandin divê Tirkiye pêngavek vê rengî bavêje na heger ne ev şer çi qes were berdewam kirin jî tiştekî erênî ji bo Tirka jî nayîne ji bo gelê Tirkiye jî nayîne ji bo gelê Kurd jî nayîne ya herê em dikarin bêjin bereçav hêja ev firsat derfet heye û yekî wek Birleşik Öcalan li ser kar via fırsateke ji bo gelê Tirkiye jî bo gelê Kurd jî pêngavekî were avêtin û mafê Kurda were qebûl kirin pêngav ew nabijî yek carê de hemû meselê Kurd were çareser kirin bez divê nasnamê Kurd perwerdê Kurd rêveberiyê xweserî li heremê Kurdistanê Bakur de were erêkirin û her wiha rewşê Rojavayê Kurdistanê jî êdî aliyê Tirkiye ve jî rewşê Efrîn û bigiştî divê Tirkiye jî pêngavekî vê rengî bavê jî an Tirkiye bikeve nava xeteriyekî mastir de ez wê bawerî بەڵێ ئەی سوودەکانی چین بۆ تورکیا پێ دوای گەر ئەم کێشەیە پرۆسەکە دەست پێکەوە پێگەی تورکیا لە ئاستی ناوخۆ لە ڕووی ئابووریەوە بۆن لە سەراسینەوە دەوڵەتیش کاریگەری باشی دەبێت temaşekî niha Tirkiye li nava neçariyekê de jiyan dike Tirkiye aliyekê ez 400 ji Rusya dikire em bê F-35 ji Amerika bigirê negire li gel NATO'ya müşkülê wê heye li gel Amerika müşkülê wê heye naxweyê Tirkiye û her wiha li ser sînorê Bakurê Kurdistanê Tirkiye heta başûrê Kurdistan Rojava hemû çi cîranê wî êdî Kurdin divê wê qebûl bike qebûl neke yani Tirkiye nava dorpêçekê de ye aliyê aborî jî her diçe têk diçe temaşekin êdî bi dehan kompanya deha sadan şîrîkî herê sereke kompanya herê mezin li Tirkiye'de êdî neçar bûne qepa dikin xebat nakin şûr nakin aboriyê Tirkiye her diçe ber û xirabiyê diçe ji bo wê çima AKP li İstanbul têk çû
چما AKP li paytextê Tirkiyeyê li Enqereyê têk çû, li Adanê, li Mêrsînê, li Bursayê, li İzmîrê çima li van dera têk çû? Diyar e ev polîtîkaya AKP Tirkiye berû xirabûnê dibe. Her wiha berû têkbûnê dibe. بەڵێ سپاس دەکەم کاک کەمەریوان ببوورە کاتمان ڕۆ کەمەوە سەبارەت بە سوودەکانی پرۆسەی ئاشتی هەم بۆ کورد و بۆ تورکیاش چۆن دەیبینی وە پێ دوایە کێشەی کورد ئەگەر هەر شەڕ بەردەوام بێت لە ڕێگەی شەڕەوە چارەسەر دەبێت؟ هیچ وڵاتە کەسەکە زمانی کاتێەوەی نماوە کە بە شەڕ چارەسەرکە هیچ کێشەیەک یعنی بۆ کوردش بۆ تورکیش بۆ حکومەت تورکیا بە ئەوەی خەڵکی کوردش وا باشە کە بە دیالۆگ و بە دموکراسیت مشکلەی و چارەسەری پرۆسە ئاشتی بەڕێوە بچی باشترە کە بەڕاستی حقیقەتەن کورد زۆری لێ کوژرا یعنی کاتێەوەی نمەوە زیاتر تەصحیح دەکەن بەڕاستیش پەیامەکەی ئەو زەلانی زۆر ڕاست و زۆر یعنی ڕۆم بوو کە دەبێ بەڕاستی واز لە شەڕ بێنە ناو پرۆسەی سیاسی بۆ چارەسەری ئەوەی مشکلەی کورد بەڵایی پەکەکە و تورکیا دەبێت چۆن حکومەت تورکیا چۆن ماوە لەگەڵم پەیامە بکەن پێ دوایە ناوەندی بڕیاری پەکەکە جیاوازە لەم پەیامەکەی؟ وڵی پەکە بەڕاستی تەبەی بەخۆی جیاواز نییە بەڵام بەو ساڵانە ئاخری پشتگوێیان خست پەیامەکانی ئەو زەلایان هەم پشتگوێیە خست لەوەی بینیمان کە لە هەڵبژاردنەکەی و پێشتریش لەسەر پەیامەتەکە هەموو پشتگوێیان خست دەستدانەوە بەڕاستی ئەوانش بەدەستە خۆیان دی هەدەفە و نەپەکەش پەکەش دەستەشی گەورەی لە پشتەوە دەستی دوو قووەتی زیهێر هێزی ئیرانی و هێزی ئەمریکی هەروە هەدەفەش بەڵێ بەڵێ سوپاس دەکەین کاک زۆر سوپاس بۆ بەڕێزان کاک مەریوان دیاوک شارەزایی کاروباری تورکیا کە لە کۆیتۆ لەگەڵ مامووی سوپاس بۆ بەڕێستان هەروە سوپاس بۆ بەڕێز عابدی کە نوێنەری هەدەپەلاریم کە لەو لێرەوە لەگەڵ مامووی تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ